سڵاتانی بەم کاتتان باش بەنامە ڕۆماڵی هەفتەتان پێشکەش دەکەم. ناکۆکی نێوان حیزبولیانە سیاسەکان لە هەرێمی کوردستان و بەتایبەت ناکۆکیەکانی نێوان پارتی و یەکێتی بەم دوایانە زۆرترین قسەی لەبارەوەکرا هەرچەندە تا ئێستا هەوڵێکی فەرمی نییە بۆ ئەوەی کە یەکێتی و پارتی لە ماوە و سەبەختێکی دیاریکرا و کۆ ببنەوە. من دەمەوێت ڕۆڵی پەرلەمان لە دۆخێکی ئاوەهادا بزانم ئایا پەرلەمان تا چەند دەتوانێت بێتە هۆی لێک نزیکبوونەوەی لایەنەکان و لە پاڵ ئەرکە سەرەکەی کە بابەتی یاسادانن و چاودێری ئایا پەرلەمان قووەتی یاسایی و ئەوەی هەیە کە بتوانێت لایەنەکان ناچار بە گفتوگۆ بکات بۆ چارەسەرکردنی کێشەکان. هەمووانە لەگەڵ بەڕێز شاخەوان ڕەوبەک ئەندامی پەرلەمان لە فراکسیۆنی گۆڕان تاوتێ دەبن. کاک شاخەوان سپاس بۆ ئەم دەرفەتە بەخێر بێت. زۆر سپاس بەیۆش. کاک شاخەوان پێشەوەی چمە سەر ڕۆڵی پەرلەمان لە چارەسەرکردنی ئەو دۆخێکی ئێستا دەگوزەرێت لە هەرێم دەمەوێت بە شێوەی گشتی لەسەر ئەدا و کاری پەرلەمان لەم خولای ڕابردوو بزانم ئایا بەڕای ئێوە دەورێکی باشی هەبوو بۆ زۆرترین بەریەکەوتن نێوان لە جیاوازەکانی پەرلەمان دەبینرا ئەمە هۆکارێکە بوو بۆ ئەمە؟ زۆر سپاس. دیارە ئەوەی کە جەنابتان باسیەکەن یعنی ئەو پرسە یا ئەو بابەتێکی گەرمی ڕۆژە لە ڕاستیە بەلای ئێمە شەوەک و پەرلەمانتارەکان یا وەکو پەرلەمانی کوردستان بابەتێکی گرنگ و مەوزوعیە. جەنابتان ئەزان خولی پێنجی پەرلەمانی کوردستان لەم خولە کۆمەڵێک یاسای باش دەرکراوە و ئەوەندەی کە ئێمە وەکو ئەندامانی پەرلەمان یا لیژنە تایبەتمەندەکان لە ڕاستی هەم چاودێری ورد و بە دوواداچوون کراوە لەسەر هەموو بابەتەکانەوەی کە وەزیفە و واجبی پەرلەمانتارانی کوردستانە یا وەزیفەی پەرلەمانی کوردستانە. ئەوەی کە گرنگە بەلای ئێمەوە لە ڕاستیە بتوانین لە خولی پێنجی پەرلەمانی کوردستان زۆرترین یاسا دەربکرێت. ئەو یاسانەی کە بە تایبەتی کە پەیوەندیان هەیە بە ژیانی خەڵکۆ، پەیوەندیان هەیە بە یعنی هەموو ئەو بابەتانەی کە گرنگە بۆ نمونە لە خولی پێنجی پەرلەمانی کوردستان یعنی تێپەڕێ و بڕوات. ئێمە ئێستش چەندین پرۆژە یاسا هەیە لە ئەنجومەنی وەزیرانە و لەگەڵ ئەنجومەنی وەزیران قسەمان کردووە، جەختمان کردوتەوە بە نووسراوی ڕسمی کە ئەو پرۆژە یاسانە ڕەوانەی پەرلەمانی کوردستان بکەن بۆی بتوانین لەم خولەی ئێستا دەرچێت و بکرێ بە یاسا و تێپەڕێ و بڕوات. بە تایبەتی بە نمونە یەکێک لە پرۆژە یاسا گرنگەکانەوەی کە ئێستا ئێمە زۆر بەلامانەوە گرنگە لەم خۆناغا تێپەڕێ نردنی پرۆژە یاسای خاننشینی هێزەکانی ناوخۆ ئاسایشە و کۆمەڵە پرۆژە یاسایی کە گرنگە وەکو پێشتر باسم کرد پەیوەندی هەیە بە ژیان و گوزەرانی خەڵکی کوردستانەوە. لەبەرەوە توانم بەڵێم ئەم خولەی پەرلەمانی کوردستان زۆرترین یاسا بابڕین دەرکراوە، زۆرترین پرۆژە یاسا مناقەشە کراوە، زۆرترین ئامادەکاری و بە دوواداچوون و چاودێری کراوە. لەبەرەوە ئەم خولە جیاوازتر لە هەموو خولەکانی باشە. کاک شاخەوان ئەگەر من پێوەرە بێت پەرلەمان ڕۆڵێکی باشی هەبوو لە چارەسەرکردنی گرفتەکان، بەڵام لە بەرچاوی خەڵکە عامەکە تێگەشتنەکە وا کەوتوتەوە حتمما بەڕێز لە من باشتر دەزانی بۆ وا دەرناکەوێت کە پەرلەمان هەموو ئەم دەورە باشانی بینی بێ لەم خولەدا. هۆکارێک هەیە بۆ ئەوەی کە ڕۆڵی پەرلەمان وەکو خۆی دەرنەکەوێت؟ خۆی دوو بەشە ئەمە بەشێکیان پەیوەندی هەیە بەوەی کە یعنی نێتێک هەیە بۆ لاوازکردنی پەرلەمانی کوردستان بۆ بێ ئەرزشکردنی پەرلەمانی کوردستان. ئەم نێتە هەیە لە ڕاستیە ئیترنێتەکە هەر چۆنەکە ئەوە نی هەموو خەڵک ئەزانێ ئەوە چۆنە. بەشەکەی تریشی ئەتوانم بڵێم تا ڕادەیەک وەکو پێویست ینی ڕاگەاندنەکانی ئەلام بۆ نمونە وەکو پێویست نایانتوانیوە ئەمە شۆڕکەنەوە بۆ ناو خەڵکی کوردستان بۆ ناو هاوڵاتیان و هاونیشتمانیان لە ڕاستیە جینا پەرلەمانی کوردستان ینی جیاوازتر لەوەی کە مؤسسەیەکی تەشریعیە کە لە هەرێمی کوردستان ینی بەواجب و وەزیفە ئەساسیەکەی واجب و وەزیفە ئەساسیەکەی خۆی کە مؤسسەیەکی تەشریعیە وەزیفەکەی دەرکردنی یاسایە و چاودێریکردن ئەوەیە ئەمە هەڵساوە بە واجبی خۆی هەڵساوە بە وەزیفەی خۆی. ئەوەی کە بەلای ئێمەوە گرنگە لە ڕاستی لەم قۆناغی ئێستا هەستەکەین لە ڕاستیان ناکۆچیەک هەیە. باشە ناکۆچی بینی هێز و لایەنە سیاسەکانە. ئێمە چەندین جار وتومانە لەبەرەوەی پەرلەمانی کوردستان ئێمە هەمیشە وتومانە ینی ماڵی گەورەی هەموو خەڵکی کوردستانە و هەموو هێز و لایەنە سیاسەکان لە ڕاستیە لەوێ فراکسیۆنیان هەیە نوێنەریان هەیە. ڕاتەگرم ئەم ماڵە گەورەیە حیزبولیانە سیاسەکانی دەروی پەرلەمان ئەم ماڵە گەورەیان قبوڵە بە ماڵی خوانی دەزانن. خۆی ئەگەر قبوڵیان نەبێت لە ڕاستیە غەدر لە خەڵکی کوردستانەکەن چونکە ینی دوو ئەنی من جارێکیکە تەیکی دەکەمەوە ئەمە دوو بەشە. ینی بەشی یەکەم ئەوەیە کە نوێنەری هەموو هێز و لایەنە سیاسەکان باشە لە ڕێگەی فراکسیۆنەکانەوە باشە لە پەرلەمانی کوردستان هەیە و جارێکی کەش پەرلەمانتار نوێنەری خەڵکی کوردستان و خەڵکی کوردستان دەنگی پێداون. ئەگەر هێز و لایەنە سیاسەکان پەرلەمانی کوردستان بە ماڵی خۆیان بە نوێنەرایەتی ڕاستەقینەی خۆیان بە مؤسسەیەکی تەشریعی با بڵین گەورە سیر نەکەن ئەمە غەدرێکی گەورەیە لە خەڵکی کوردستان و لە دەنگدەران و هاوڵاتیان و هاونیشتمانیانەکەن. باشە
پەرلەمان بەبێ گەڕاندنەوە بۆ حیزبولانە سیاسەکان دەتوانێت کۆی کێشەکان چارەسەر بکات یاخود دەوترێت هەتا حیزبولانە سیاسەکان ڕێک نەکەون لەسەر پاکێجێکی دیاریکراو بۆ تێبڕادنی قەیرانەکان ئەستەمە پەرلەمان سەبەخۆ بتوانێت ئەمە بکات. خۆی ئەگەر لە ڕاستی لە 30 ساڵی ڕابردووە یعنی هێزولانە سیاسەکان گویان لە پەرلەمانی کوردستان بگرتایە یا ئەتوانم بڵێم بە چاوێکی تێڕوانینی گەورەوە سەری پەرلەمانی کوردستانیان بکردایە ئەبواە بەهاتنایە هەموو کێشە و گرفتەکان لە ڕاستیان ناکۆکی سیاسی لە پەرلەمانی کوردستان یەکلاب کرایەتەوە لەبەرەوە بەداخەوە تاکوی ئێستا لە ڕاستی ئەمە نەبووە و توانم بڵێم هێزە سیاسەکانەوەی کە لە دەرەوە لە بابڵێن لە دەروی پەرلەمانی کوردستان ناکۆچە سیاسەکانی خۆیان یەکلاکەن و مفاوەزاتەکەن ڕێکەوتنەکەن لەسەر هەموو بڕگە و خاڵەکان لە ڕاستیە یعنی زۆر بە کەمی بۆ نمونە ئەم حاڵەتانە لە پەرلەمان بەدیەکرێتوانە ئیتر دیارەوە ینی وەکوینەڵی قەنەعاتی خۆیانە ئاساییەکەوە ئاسایی ئەم کێشانە لە دەروی پەرلەمان چارەسەر بکرێت پەرلەمان بۆ خۆی ئەمەی قوبوڵە یاخود ئیرادەکە لە پەرلەمان بەهێزترە بۆی ئەم ئاواکەوتێتەوە. نەخێر من پێشتر باسم کرد ینی بێڕۆڵکردنی پەرلەمانی کوردستان لە ڕاستیای ئێستا ینی بێ ئەرزشکردنی پەرلەمانی کوردستان لە ڕاستیە ئەمە ئەتوانم بڵم ئەگەرمە بۆ هێزولانە سیاسەکان لە ڕاستیە هێزولانە سیاسەکان وەکو پێویست ئامادەیانتیانێ بێن لە پەرلەمانی کوردستانە گفتوگۆ بکەن لەسەر کۆی هەموو کێشە سیاسەکان لە هەرێمی کوردستانە بۆی لانیکەم خەڵکی کوردستانیش تا ڕادەیەکی زۆر بەچاوڕوونی هەبێ لەسەرەوەی کە پەرلەمانی کوردستان موسسەیەکی گەورەیە پەرلەمانی کوردستان شوێنی بابڵێ نوێنەری هەموو هێزولانە سیاسەکان و نوێنەری خەڵکی کوردستانە و ینی لانی کەم دەنگدەر بۆ نمونە ئەوانەی کە ڕوەکەنە سەر سندوقی دەنگدان بۆ نمونە ینی لەباری دەرونی و ئاسوودە بنەوەی کەیتر دەنگیان داوە بە فراکسیۆنەکان دەنگیان داوە بە پەرلەمانتارە جاجاکان لە ڕاستیە ئەمان لە پەرلەمانی کوردستان و وەزیفە واژ بە ئەساسیەکەی کە ئەوەی کە جگەلەوەی کە پەیوەندی هەیە بە بابەتی تەشریعیەوە باسمان کردوانە بە شەکەشی کە پەیوەندی هەیە بە یەکخستنی هێزولانە سیاسەکان لە ڕاستی بۆی خەڵک ئەم بەرچاوڕوونی هەبێ بەڵام بەداخۆ هێزولانە سیاسەکان وەکو پێویست ئامادەی ئەمەیان پەرلەمان بۆ ئەم دۆخەی ئێستا هیچ پاکێجێکی هەیە بۆ ئەوەی بیدا بەلایەنە سیاسەکان دەبێت لەسەر ئەم میکانیزمانە ڕێکەون و دەبێت گرفتەکان لەمە زیاتر تەشەنە نسێنێ. ئێمە توانم بڵێم فراکسیۆنە جاجاکان لە پەرلەمانی کوردستان لەگەڵ دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لەسەرم پرسە قسەیان کردووە و مناقەشەیان کردووە ئەوەندەی ئێمە چاودێریمان کردووە متابعەمان کردووە ینی نێتی فراکسیۆنەکان لە ڕاستیە نێتی باشن بۆ ئاساییکردنەوەی دۆخی بابڵین دۆخی سیاسی و بۆ ئاساییکردنەوەی کێشە و گرفتی نێولایەنە سیاسەکان بۆی جارێکیکە لە ڕاستی ئەو بەریەککەوتن و چوزانم دوورکەوتنەوەی کە ئێستا لە ڕاستی لە هەرێمی کوردستان ڕووی داوە لە بینی هێزە سیاسەکان بەتایبەتی لە نێوان پارتی و یەکێتی لە ڕاستیە ئەتوانم بڵێم خەڵکیشی بێئومێد کردووە خەڵکیش تا ڕادەیەک بۆ نمونانی ترسێکی هەیە و خەڵکیش بێئومێد بۆ لەوەی کە جارێکی کە ڕووبکەنە سەر سندوقی دەنگدان خەڵکیش بێئومێد بۆ لەوەی کە ینی تەسەور دەکەن پاکێجەکەی پەرلەمان چارەسەرەکەی پەرلەمان وابکاکەیەکێتی و پارتی ڕێبکەون لەسەر کۆی مەلەفەکان خۆی من ئەوەی کە بە دقیقی گوێم لێ بووە یا پرسیارم کردووە لاەنە سیاسەکان بابڵێن ینی بابڵێن فراکسیۆنە سیاسەکان پارتی ڕوونە ینی بۆ نمونە لە دوای کۆنگرە بڕیاری داوە کە وەرەقەیەکی نوێ لەگەڵ لاەنە سیاسەکان هەڵباتەوە ئەوەی کە من پرسیارم کردووە نێتی فراکسیۆنەکان لە ڕاستیە نێتی جددیە و بەنیازیشن هەموو ئەم نێتانە کۆبکەنەوە لەگە سەرۆکایەتی پەرلەمان قسە بکەن لەسەر ئەم بابەتە ئەوەندەی من ئەزانم هەم پەرلەمان و هەم فراکسیۆنە جاجاکان و هەم سەرۆکایەتی پەرلەمانیش نێتێکی جددی هەیە بۆی ئەمان لەگەڵ هێزولانە سیاسەکان قسە بکرێت لە داهاتوە بۆ ئاساییکردنەوەی دۆخەکە و هەر هێزێکی سیاسی ینی نەچێتە ژێر باری ئەوەی کە دۆخی سیاسی لە هەرێمی کوردستان ئاسایی بکاتەوە ئەمە خراپە ینی بەڕاستی ینی ئەمەی کە ئێستا دروست بۆ جۆرێک لە دەنی بابڵێن دڵە ڕاوچەیەکی گەورە لە هەرێمی کوردستان ڕوون بووە و خەڵک ئێستا بێئومێدی پێوە دیارە خەڵک ترس و دڵڕاوچەی پێوە دیارە خەڵک ئەتوانم بڵێم ناتوانێت هەنگاوەکانی داهاتوی خۆی دیاری بکات لە برەوەی کە گرفتی گەورەی بۆ دروست بووە ڕۆژەکەی ئەوە بە دیاریکراوی بۆ حکوومەتە یا بۆ حیزبەکانە خۆی ئەوەی کە من ناڵم ناوی نانێم پرۆژە ینی من باسیەوە کە مەڵێم کە مبادرە بەڵێ فراکسیۆنەکان قسە کراوە لەسەرەوەی مبادرەیە بکرێ بۆ ئاساییکردنەوەی دۆخەکە و ینی نێتی هەموو فراکسیۆنەکانی ڕوونە لەسەرەوە و ئێمە تەمەناکەین لە ڕاستیانی گوێ لە پەرلەمانی کوردستان بگیرێت گوێ لە پێشنیار و ئەوانەی کە لە ڕاستیان نێتی باشیان هەیە بۆ ئاساییکردنەوەی دۆخی سیاسی لە هەرێمی کوردستان بگیرێ چونکە لە ڕاستی ئەمەی کە ئێستا ئەبینی لە 30 ساڵی ڕابردوو لە ڕاستی کە دروست بووە ئەمە ینی بەرهەمی ڕۆژێک و دوان و ئەوانە نییە
ئەمە بەرهەمی خوێنی با بڵێن هەزارەها شەهیدە، ئەمە بەرهەمی قوربانیانە، ئەمە بەرهەمی کەسوکاری ئەنفال و زیندانیانی سیاسی و ماڵوێرانی و با بڵێن ڕووخاندن و تێکدانی هەموو لادەکانە کە هەمومان نەزانین. ئەتوانم بڵێم لە دەیەکی بچووک و هەتا کۆگاتە پایتەختی هەرێمی کوردستان لە ماڵێک بە ماڵێکی دوو نەفەری بگرە هەتا کۆگاتە خێزانێکی گەورە و فراوانوانە لە هەرێمی کوردستان بە خەباتی نیشتیمانی و نەتەوەی و هیلاک بوون. ئەتوانم من ئەمە ڕێی منە، یعنی پاراستنی دەستکەوتی سیاسی لە هەرێمی کوردستان، پاراستنی ئەو دۆخە سیاسی کە لە 30 ساڵی ڕابردوو دروست بووە بە قازانجی کوردە لە ڕاستیە بتوانین هەمومان بیپارێزین، بەڵام لەژێر چەتری باشە، لەژێر چەتری ینی جۆرێک لە ینی ئاساییکردنەوەی دۆخی سیاسی، لەژێر چەتری یەکڕیزی نیشتیمانی و نەتەوەی، لەژێر چەتری بۆ نمونە نەبوونی بابڕین نەعەدالەتی و نەبوونی گەندەڵی و ئەمە بابەتێکی گرنگە هەمومان حەقای هەڵەسەرگەڕانەوەی گرفتەکان بۆ پەرلەمان و چارەسەرکردنی لەژێر کۆی موسسەکانی حکومەجا سەرۆکایەتی بێ یا پەرلەمان بێ، ئەمە وا دەکات سەنەدێکی یاسایی باشتر ببەخشێ بە چارەسەرکردنی گرفتەکان بۆی جارێکی دیکەم گرفتانە نەچنەوە ئاست و قاڵبی پێشی خۆیان. بەداخۆ لە هەرێمی کوردستان بێمتمانەیەکی گەورە دروست بووە لە بینی هێزولایەنە سیاسیەکان بۆ ڕەوینەوەی ئەم بێمتمانەیە، بۆی ئینتیبایەکی باشتر و گەورەتر پیشان بدرێت لە ڕاستیە، ینی گرنگە لە ڕاستی هێزولایەنە سیاسیەکان ڕووبکەنە پەرلەمانی کوردستان و چۆن نوێنەریان هەیە لە پەرلەمانی کوردستان، فراکسیۆنیان هەیە لە پەرلەمانی کوردستان، لۆبی بۆکەن، ئیشی بۆکەن، لە کاتی هەڵبژاردنەکانە کەمپین و هەڵمەتی دەرگامە دەرگای بۆکەن و بە خەڵکی کوردستانی شەڵێن ئەڵێن ئێمە ئەجندامان بەرنامەمان پرۆژەمان بۆ نونە ئەمەیە بۆ خزمەتکردنی خەڵکی کوردستان. لە ڕاستی حەقوایە هێزە سیاسیەکان ڕوو لە پەرلەمانی کوردستان بکەن، ئاشتەواییەکە، ئاشتەوایە نیشتیمانیەکە، ئاشتەوایە سیاسیەکە لە هۆڵی پەرلەمان و لەناو پەرلەمانی کوردستان بکەن. باشە، هیچ هەڵێکی فعلی هەیە بۆ یەکێتی پارتی کۆ ببنەوە؟ ئەوەندەی ئێمە متابعەمان کردو، چاودێریمان کردو، نێتێک هەیە بۆی بابڕین دۆخەکە لە نێوان پارتیوێکێتی ئاسایی بێتەوە. چی وا دەکات ئەم کۆبوونەوەی ئەمەنە دوا بکەوێت؟ یعنی گرفتەکە ئەوەندە زەقە، ئەوەندە گەورەیە، ئەوەی لە زاری هەردوو بەرپرسی باڵای حیزبەکە و یعنی گوێبستی دەبین، ینی گرفتەکان قابل ئەمە چارەسەر بکرێن، نەک ئەوەی ئەم دوورکەوتنەوەی کە ڕوو دەدات. ینی گرفتەکە بە دیاریکراوی چیە کاکشاخەوە؟ خۆی گرفتەکە توانم بڵێم لە نێوان پارتیوێکێتی خۆیانە، ئەوە توان لە هەردوو حیزبەکە پرسیار بکەن، لە پارتیوێکێتی پرسیار بکەن گرفتە گەورەکە چیە، ئەنی ئەم بابەتە ئەوەندە گەورەیە کە نەتوان معالەجەی بکەن، چارەسەری بکەن. بە بڕوای من نەخێوانیە، گرفتەکان زۆر بچووکن، گرفتەکان لاوەچین، چونکە ئەمان جاری وایە کە دێتە سەرشتی حسابی باشە ڕێکەوتن و مفاوەزاتەکەن لەسەر هەموو پشک و بەرکەوتەکانی بۆ نمونە خۆیان لە بەغا، بەڵام خێرە لە هەرێمی کوردستان جۆرێک لە دڵە ڕاوچێ و بێمتمانەیان لای هاوڵاتیان و هاونیشتمانیان دروست کردووە. نەخێر بە بڕوای من گرفتەکانیان گەورە نییە و بچووکەوە توان چارەسەری بکەن، ئەگەر کێشە بودجە و داهات و داراییە توان چارەسەری بکەن، ئەگەر کێشە بابەتێکی کێیە بۆ نمونە توان چارەسەری بکەن، چونکە چۆن لە 30 ساڵی تۆ خۆت ئەندام پەرلەمانی حتمما دوورونزی گلەیەکانی هەردوو لا دەزانیت. بۆ نمونە گلەیەکانی یەکێتی لە پارتی منطقیە لە کاتێکدا بۆ خۆی یەکێتی بەشێکە لە حکوومەت و جێگیری سەرۆکی حکوومەتی هەیە و وەزیری هەیە، یعنی ئەم گلەیانە گلەیەکی واقعین تۆ بۆ خۆت تەبەنی گلەیەکانی یەکێتی دەکەی لە پارتی ئەزانی گلەیەکان یا دەبێت پارتی چی بکات لە بەرامبەر ئەم گلەیانە یەکێتی؟ هەردوو لایەن ئەبێ لە خاڵێکا بۆسن، ئەبێ پارتیش و یەکێتیش لە نقطەیەکا بۆسن، ئەو نقطەکە پێوترێ بەرژەوەندی خەڵکی کوردستان. ئەمە لەلای ئێمە گرنگە، ینی تۆ چەند گرفت هەبێ بۆ نمونە گرفتی سیاسی و مەشاکلی سیاسی هەبێ، بێت تۆ دوجار لە شوێنێکا بۆسی لە نقطەیەکا بۆسی بۆی لانی کەم ئەمە خەڵکی کوردستان زەرمەند نەبێ. ئەمە گرنگە. ئەگەر پارتی خلافیە لەگەڵ یەکێتی لەگەڵ پارتی هەیەی بۆ نمونە خاڵی لاوازیان هەیە، خاڵی هاوبەشیان هەیە، لەبەرەوە ئەم بابەتە توانم بڵێم بابەتێکی تا ڕادەیەک ئەوەندە گەورە نییە چارەسەر نەکرێتوانە. ئەگەر نێتی جدی هەبێ بۆ ئاساییکردنەوەی دۆخی سیاسی، بۆ ئاساییکردنەوەی علاقەی سیاسی پارتیوێکێتی بۆ نمونە ئەتوان هەنگاوی باشی بۆ بنێن، چونکە بەڕاستی ئەوەندەی من تێگەشتم میتر خەڵکی کوردستان لەمە زیاتر ینی بەبەریوە نەماوە، ناتوانێت پێی نەماوە. لەبەرەوە گرنگە بەڕاستی بە چاوێکی زۆر گەورە و تێڕوانینەوە پارتیوێکێتی سەیری خەڵکی کوردستان بکەن. تۆ خۆت ئەزانی لە 30 ساڵی ڕابردووە ئێمە تووشی ئەنواع قەیرانی سیاسی و دارایی بوون لە هەرێمی کوردستان. خەڵکی وڵاتی ئێمە ئیتر توانای نەماوە، نووزەیتیان نەماوە، خەڵکی ئێستا پێویستی بە ئاسایش و ئارامی و استقرار و ئەمانە هەیە. پارتی دیموکراتی کوردستان ڕوونەبوون و نمونە دوای کۆنگرەی 14 لاپەڕێکی نوێ هەڵداوەتەوە بۆ ئەوەی کە لەگەڵ تەواوی لایەنە سیاسەکان کۆبێتەوە لە قۆناغیەکەمدا لەگەڵ یەکگرتووی ئیسلامی کۆبووەوە. پارتیم دەستپێشخەری هەیە و فعلەن بەکردار هەنگاوی بۆ ناوە
لە بەرامبەر ئەمەدا هێز ویلانە سیاسەکان بە تایبەتیەکەتی دەبێت چی بکات خۆی بەڕێز ئاماژەی پێ دەکەین خۆی لەوەیە گرفتەکان ئێستش ئێمەش وەکو گۆڕان گلەیمان هەیە یعنی ئێمەش وەکو بزوتنەوەی گۆڕان لە ڕاستیە گلەیمان هەیە ئێمە کاتی خۆی کە ڕێکەوتنی سیاسیمان کردووە لەگەڵ بۆ نمونە لەگەڵ ڕێکەوتنمان کردو بۆی بچین لە حکومەت مشارەکە بکەین و ئەوانە هەتاکو ئێستا ئەو پاکێژانەی بزوتنەوەی گۆڕان داواکارەکانی گۆڕان کە هەمووی داواکاری یا خواستەکانی گۆڕان کە پەیوەندی هەیە بە ژیانی تاکی کۆمەلگەوە بۆ نمونە هەتاکو ئێستا داواکارەکانی گۆڕانیش جێبەجێ نەکراوە یعنی ئەمە تەنها گرفتەکە لە بینی پارتی و یەکێتی نییە گرفتەکە بۆ نمونە گۆڕانیش معاناتی هەیە گۆڕانیش گلەیی هەیە من ئەتوانم بە جەنابتان بڵێم لێرەوە لە کەناڵەکەی ئەوە بیڵم ئەتوانم بڵێم لە سا 50 لە سا 40 ئەو خواستەکانی گۆڕان داواکاریەکانی گۆڕان کە پەیوەندی هەیە بە ژیانی خەڵک و پەیوەندی هەیە بە باشترکردنی خۆشگوزەرانی خەڵکی کوردستان و پەیوەندی هەیە بەو ناوەڕۆکی ڕێکەوتن سیاسیەکەی گۆڕان لەگەڵ پارتی گۆڕان لەگەڵ یەکێتی توانە بڵێم لە سا 40شی جێبەجێ نەکراوە چونکە بەڕاستی ئەمان باتەوە بۆ خاڵی سفر و من نەمەویست باسی ئەوە بکەم کە تەنها کێشەکە لە بینی پارتی و یەکێتی نییە کێشەکە بۆ نمونە لە بینی هێز و لایەنە سیاسیەکانایە بەڵام ئەوەی پارتی و یەکێتی کە ئێستا هەیە لە ڕاستیا زەقبوونەوەیەکی زۆر ئەوەیە ئەگەر بڕیار بێ ئەم کابینەی ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان کابینەیەکی جدی و سەرکەوتوو بێت و کابینەی ئیسلاح و چاکسازی بێ ئەبێ هەموو هێز و لایەنە سیاسیەکان لە ڕاستیا لەسەر ئەو پاکێجەی لەسەر ئەو یادداشتی بۆ نونەکاتی خۆی کە ڕێکەوتن و فاوەزات کراوە ئەبێ هەر هەمویان کۆک بن لەسەرەوە یەکدەنگ و یەکگرتوو بن لەسەرەوە بۆیە من جارێکی کە تەکید دەکەمەوە ینی بزوتنەوەی گۆڕانیش گلەیی هەیە لەوەی کە ئێمە ژۆک و فراکسیۆنی خۆشمان گلەیمان هەیە لەوەی کە ئەو داواکاریانەی بزوتنەوەی گۆڕان هەتاکو ئێستا لە سا 40 جێبەجێ نەکراوە لە پەرلەیە لە حکومەت و لەم کابینەی ئێستا لەبەرەوە بەلامانەوە گرنگە لە ڕاستیانی ئەو فترەی کەماوە باشە ئەو فترەی کە لە بەردەم ماوە ئەمانش کۆتایی پێبێت نێوان تیمی گۆڕان و پارتی لە حکومەت پەیوەندێکی باش و تەندروستە ینی پارتی بۆ خۆی شایەتی ئەوە دەدا کە کادرەکانی ئەوە کادری دۆسۆز بوون و زیاتر لەوەی کە لەسەر شانیان بووە ڕامپەڕاندووە گلەیەکەی ئێوە بە دیاریکراوی لەوەیە بۆ نمونە بە پێی حەجم و قەبارەی خۆتان مامەڵەتان لەگەڵا نەکراوە بەڵێ من یاخۆت چاوەڕوانی زیاترتان لەوە هەیە کە لە حکومەت ئەم دەورە زیاتر بێت ئەم قسەی جەنابەت ینی پێم خۆش بووم پرسیارەت کرد ینی تیمی گۆڕان لە حکوومەت تیمێکی چالاک و ئەکتیڤن لە ڕاستیە فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستان فراکسیۆنیکی چالاک و ئەوەیە قسە لەسەر مەسەلەی عیلاقەی سیاسی بزوتنەوەی گۆڕان و پارتی نییە ئێستا عیلاقەی سیاسی بزوتنەوەی گۆڕان و پارتی ئاساییە بزوتنەوەی گۆڕان و یەکێتی ئاساییە گۆڕان لەگەڵ هێزەکانی کە ئاساییە بەڵام قسەکە ئەوەیە بۆ نمونە ینی بنمونە بەرکەوتەکانی بزوتنەوەی گۆڕان لە پەرلەمانی کوردستان لە عفو لە حکومەت و لەم کابینەی ئێستا ئەتوانم بڵێم لە ساڵ 30 جێبەجێ نەکراوە باشە کە بزوتنەوەی گۆڕان کاتی خۆی ڕێکەوتنێکی کردووە لەگەڵ پارتیش و لەگەڵ یەکێتیش ئەمە بۆ حکومەتیش ڕاستە بۆ حکومەتی خۆجێیی سلێمانیش ڕاستە سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەرینش ڕاستە لەبەرەوە کابینەکان یعنی نەدەبوو ئەم پێشنیارە ئەم گلەی ئێوە زووتر بە پارتی بوترایە ئێمە لەوەیە دەجارەمەمان بە پارتی وتوێت دەجار نوێنەری با بڵین لیژنەی فاوەزاتی ئێمە لەگەڵ پارتی تیمی گۆڕان لە حکومەت لەگەڵ پارتی ئەمەمان بە پارتی و تومانە کابینەکە بەرەو تەوابوون ئەڕوات وا ساڵێکی کەمتریشی ماوە لە ڕاستیە حەقوایە بۆ نمونە هەموو ئەو پاکێجانە هەموو ئەو داواکاریانەی بزوتنەوەی گۆڕان بۆ نمونە باشە بۆ کابینەی نوێی حکومەتی هەرێمی کوردستان داواکاریەکان هەمووی جێبەجێ بکرێ ئێمەم گلەی کە لە پارتی ئەیکەین بۆ تەواو نەکردنی بەرکەوتەکانی گۆڕان بۆی ئێمە بتوانین لە ڕێگەی بەرکەوتەکانەوە لە ڕاستیان بتوانین خزمەت بە خەڵکی کوردستان و خزمەت بۆ بەرنامە بکەین کە باشە ئێمە بە دەنگدەر و بە هاوڵاتیان و هاونیشتمانیانمان وتووە بیبین لە حکومەت جێبەجێکەین ئەمە بۆ حکومەتی هەرێمیش ڕاستە بۆ حکومەتی خۆجێیش ڕاستە لەبەرەوە نیگەرانەکانی ئێمە لە پارتی و لە یەکێتی هەم بۆ حکومەتی هەرێمە هەم بۆ حکومەتی خۆجێیە لەسەر ئاستی پارێزگای سلێمانیش و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕان وا دەکات پاشەکشەی لەو ڕوئیا بەرنامەیە بکات کە بۆ مەسەلەی یەکڕێزی بە درێژایی مێژووی سیاسی خۆی نابێتی لە هەرێم ئەمە وا دەکات بۆ نمونە ئێوە نەبنە عاملی خێر بۆ چارەسەرکردنی گرفتەکان لەم قەناغا نەخێر ئەمان کە باسم کرد ئەمە بابەتێکی کەیە ئەمەشان بابەتێکی کەیە بزوتنەوەی گۆڕان هەمیشە کاری لەسەر ئاساییکردنەوەی دۆخی سیاسی کردووە لە هەرێمی کوردستان کاری لەسەر یەکڕێزی نیشتیمانی و نەتەوەیی کردووە کاری لەسەر ئاشتەوایی نیشتیمانی کردووە کاری لەسەر ئاشتەوایی هێز و لایەنە سیاسەکان کردووە کاریشمان بۆ کردووە بە فعلی یعنی ئێمە هەوڵمان داوە لەگەڵ هێز و لایەنە سیاسەکان قسە بکەین بۆی نێوانیان ئاسایی بێتەوە هەوڵمان داوە بۆی نێوان
پارتی یەکێتی ئاسایی بکەنەوە لە ڕووی سیاسی و چونکە دۆخی سیاسی لە هەرێم هەڵی ناگرێ هەموو چواردۆرمان ئێستا ئەقڵی ئێستا ئەوە گەرباسی تورکیا بکەی ئەوە ئێران بکەی ئەوە حکوومەتی ناوەندیش تازە بە تازە خەریکەکەوتە سەر پێی خۆیەوانە لەبەرەوە بە بڕای ئێمە یعنی دۆخی سیاسی لە هەرێمی کوردستان ئەوە هەڵناگرێ ناخۆچی نێوان هێز و لایەنە سیاسەکان ینی بۆ نمونە تەشەنە بکە و فراوان بێت بۆچون و پێشنیارەکانی ئێوە تا چەند لەگیراو بۆ لەلایەنێتی و پارتیەوە ئایا توانێت دوشێنی خۆی بگرێت یا خۆتار بۆچونێک بووە و تەواو نەخێر بزوتنەوەی گۆڕان هێزێکی سیاسی هێزێکی نیشتیمانی و نەتەوەیە ئێمە لە 14 ساڵی ڕابردووە کارمان کردووە بۆ ئەو پرۆژانە یا بۆ ئەو بەرنامە سیاسی کە لە ئێمە لە ڕابردوو هەمان بووە و بەشێکی تا ڕادەیەک ئەتوانم بۆ نمونە جێگەمان کردوەوە بەشێکی ماوە و بەلاشمانەوە گرنگە لە ڕاستیە ئەو بەشەی کە ماوە جێبەجێ بکرێت چونکە لە ڕاستی ئەوەی کە هەیە هەمووی خواست و داخوازی و داواکاری خەڵکی کوردستانە چونکە ئێمە لە ڕابردوو بەڵێنماندا و تومانە ئەگەر ئێمە لە کابینەکانی حکومەت و لە حکومەتی خۆجێی بەشداریەکەین بۆی بتوانین دۆخی خەڵک و ژیان و گوزەرانی خەڵکی کوردستان باش بکەین ئەمە گرنگە بەلای ئێمە زانی کاگین ئەوەی کە هەر هێزێکی سیاسی لە هەرێمی کوردستان لە ڕاستە نێتی جدی هەبێ بۆ خزمەتکردنی خەڵکی کوردستان بۆ ئاساییکردنەوەی دۆخی سیاسی نێوان هێز و لایەنە سیاسەکان لە ڕاستە حەق وایە ئەمە نادیدە نەگیرێ حەق وایە ئەمە بە چاوێکی تێڕوانین و گەورە ئەوانەوە سیرکرێ بزوتنەوەی گۆڕان ئێستا یەکێکە لەو هێزانەی کە ئەوەی کە باسم کرد بۆ نمونە ئامادەیی تایە تەسحێش با لە پێناو ئاساییکردنەوەی دۆخی سیاسی لە هەرێمی کوردستان بۆ ئەم قۆناغە تێپەڕێ یەکشت جێگەی سەرنجە بۆ نمونە ئەم بەرنامەی کە دانراوە بۆ ئاشتەوایی سیاسی ینی هەموو هێز لایەنە سیاسەکان بەبێ جیاوازی ینی پاڵپشتی ئەم پرۆژەیە دەکەن بەڵام بە ئەمری واقعی ڕێک پێچەوانەکەی دەبینین ئەمە کێ ئەم مبادرە دەکا و کێ جێبەجێ ناکات باڕوون بیانی ئەگەر ڕاستیت پێ بڵێم هەردوو هێزەکە ینی خۆیان ینی تا ڕادەیەک نێتی وی لە ڕووی پارتی دیارە علی دەستپێکی گفتوگەکانی دەست پێ کردو ئەمە ینی ئەتوانم بڵێم ینی هەردوو لایەن نێتی جددی ئەگەر هەبێ بۆ ئاساییکردنەوەی بۆ علاقی سیاسیان و ئەتوان ئەوە بکەن ئەوەندەی منی معلومات هەبێت ئێستا وردە هەنگاوی باش نراوە خەریکە دۆخەکە ئاساییە بێتەوە ئاساییکردنەوەی دۆخی سیاسی بە تایبەتی ینی علاقی سیاسی پارتویەکێتی لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە چونکە من پێشتر باسم کرد خەڵک تەحملی ئەمە ناکات نەفەسی ینی هەڵی ناگرێت و توانای نەماوە لەبەرەوە ئەگەر نێتەکە بۆ نمونە هەنگاوێک لای پارتی وە بێ بۆ ئاساییکردنەوەی دۆخەکە خەڵک پێزانێت باشە و ئەگەر لای یەکێتیشۆ بێ خەڵک پێزانێ و من تەمەناکەم لە ڕاستە لە فترەیەکی زۆر نزیکە ینی پارتی و یەکێتی بگەن بە نقطەیەک و بگەن بە خاڵێکی ئاشتەوایی و ئاسایی کە ئەوە هەیە چونکە تێکچوونی شیرازەی سیاسی لە هەرێمی کوردستان لە بەرژەوەندی هێز و لایەنە سیاسەکانیش نییە و لە بەرژەوەندی خەڵکی کوردستانیش نییە چونکە من پێشتریش باسم کرد لە 30 ساڵی ڕابردووە ئێمە هەڵکشان و داکشانی زۆرمان دیوە لە هەرێمی کوردستان و هیواداری لە ڕاستە ئیتر هەنگاوی جددی بنرێ بۆ ئاساییکردنەوە هەنگاوی جددی بنرێ بۆ ئەوەی کە ئێمە قۆناغێکی سەختی سیاسی قۆناغێکی سەختی ئابووری لە هەرێمی کوردستان تێپەڕێنین بەقەد ئەم سەختی و قۆناغی کە بەڕێزت باسی دەکەی بۆ نمونە لەلایەن تورکیا و ئێرانەوە جۆرێک لە مەترسی لەسەر قەوارەی هەرێم هەیە بەقەد ئەمە هەوڵ هەیە ئێستا خۆی هەچ لایەنێکی سیاسی ئەگەر هەوڵ نەیات بۆ ئاساییکردنەوەی دۆخەکە مێژوو ڕەحمی پێناکات چونکە ئێستا ئەوەی کە جەنابەت باسی کرد هەم لەلایەن بابڵین تورکیاوە هەم لەلایەن جمهوری ئیسلامی و هەم لەلایەن وڵاتانیش کە ناحەزن بە هەرێمی کوردستان هەتا بەشێکە توانم بڵێم لە حکومەتی ناوەند و لە هێزەکانی حکومەتی عراقیش نێتیان هەیە بۆ تێکدانی شیرازەی سیاسی و هەڵوەشاندنەوەی قەوارەی سیاسی لە هەرێمی کوردستان ئەوە هەیە هەر هێزێکی سیاسی فعلیە کاکشاخەوان زۆر باز دەکرێن خۆی ئێمە زانی چۆنە ینی لە بەروی دراوسەکانمان دراوسەی باش نین تا ڕادەیەکی زۆر باشە مەترسی گەورەیە بڵێ و ئێمە هیوادارین ئەم دڵە ڕاوچی و ئەم مەترسێ لە ڕاستە کۆتایی پێبێت چونکە لەحزەیەکە کە هات و تێپەڕی بۆ نمونە ئێمە ناتوانین بۆ نمونە جارێکیکە بگەڕێنەوە بۆ ئەوەی کە دروستمان کردووە لە 30 ساڵی ڕابردووە یەک لەحزەیە هیوادارین لە ڕاستە ینی هیچ هێزێکی سیاسی لە هەرێمی کوردستان نەبێ بە سەبەبی تێکچوونی شیرازەی سیاسی لە هەرێمی کوردستان کە شیرازەی سیاسی لە ڕاستە وەکوینەڵێ هینی زۆرە لە قوپۆپی زۆرەکە ینی ناکرێ باسی هەرەمووی بکەین بەڵام لە ڕاستی کە هەرێمی کوردستان تێکچوو لە ڕاستە ئەم قەوارە سیاسی تێکچوو ینی ئەمە ترسی هەیە بۆ هەموو خەڵکی کوردستان بۆ من جارێکیکە تەکید دەکەمەوە هیوادارم قەوارەی سیاسی لە هەرێمی کوردستان حکومەتی هەرێمی کوردستان حکومەتی ینی گشتگیر بێت حکومەتێک بێ لە ڕاستە هی هەموو خەڵکی کوردستان بێ بەیەک مەسافە ینی سەیری هەموو هاوڵاتیان و هاونیشتمانیان بکە لە ڕاستی ئەمە لە هەموو شتێک گرنگترە ینی با کارێ بکەن لە ڕاستە خەڵکی کوردستان لە انتخاباتی داهاتوە بەبێ ئەوەی لە بڵنگۆی مزگەوتەکان و کەمپینەکان و کۆڵان بە کۆڵان و ئیعلام و ئەوانەوە
داوا لە خەڵک پێم بچێت بۆ سەر سندوقی دەنگدان پێیان بڵین کاکەم بابەتێکی نیشتیمانی و نەتەوەیە هیوادارین لە ماڵەکانتان وەرنە دەرەوە بڕۆن بۆ دەنگدان دەنگ بن بۆ نمونە بە قایمە کوردیەکان هیوادارین پێشەوەی بۆ نەنی ئەم بابەتە کۆتایی پێبێت چونکە لە ڕاستی خەڵک من پێشتریش باسم کرد خەڵک توانای نەماوە خەڵک ئێستا چاوەڕوانی گەورەی کاگین لە حکومەتەوەیە کە چۆن کارەبای 24 ساعتی بۆ دابین بکە چۆن ئاو خزمەتگوزاری بۆ نمونە بۆ دابین بکات چۆن بۆ موچە لە کاتی خۆی بدرێت چۆن خزمەت بکرێت ئەمە ئێستا خەڵک ئەمە بەلاوەگرێت بەڵام کاتێک ئەمە دەکرێت کە دەبێ هاوپەیمانەکانی حکوومەتیش ڕاستگۆ بن لەگەڵ بڵێنەکانی حکوومەت هاو دەنگ بن هاو هەڵوێست بن ئەو ئەکرێ زانی چی ئەکرێ بۆ ڕای گشتی حکوومەتیش کەم نییە لە هێزب لایەنە سیاسی بەشداربووەکان ئەگەر ئەمەش بڵێ هەر لایەنێکی سیاسی کە لە حکومەت مشارەکەی کردووە ئەگەر کەم تەرخەمی هەیە لە خزمەتکردنی خەڵکی کوردستان حەق وایە بۆ ڕای گشتی لە ئیعلامەوە بڵێن بۆ نمونە فڵان هێزی سیاسی کە لە حکومەت مشارەکەی کردووە کەم تەرخەمی هەیە بۆ خزمەتکردنی هاوڵاتیان و هاونیشتمانە بۆ ڕای گشتی ئەعلام بکەن باشە تەسەور دەکەی ساڵی داهات و ساڵێکی ئابووری باش بێ بۆ هەرێم واللهی ئەوە ناتوانانی تۆ ینی بەرمەبنای ئەو ڕێکەوتنی کە ئێستا لە نێوان بەغدا و هەولێر هیوادارم ئەو ڕێکەوتنی کە لە نێوان هەرێم و ناوەندا کراوە لە ڕاستی ڕێکەوتنێکی جددی بێت هیوادارین ئەو ڕێکەوتنە ینی مەساری خۆی وەربگرێت باشە هیوادارین ئەو ڕێکەوتنە بێ بە سەبەبی ئاشتی و ئارامی و ئاشتەوایی لە هەرێمی کوردستان هەم لە ڕووی منی هەم لە نێوان حکومەتی ناوەند و حکومەتی هەرێمی شا لە ڕاستی کۆتایی بە ئەم مناقەشە سیاسیە هەتا تا ڕادەیەکی زۆر لە ڕاستی بێتامە بێکە ینی مانگێک 200 ملیارەکە دێت و مانگێک نایەت و وەزیری دارایی بۆ نمونە وەزیری دارایی عێراق قەڵێم بۆ نمونە بە عەقڵی خۆی بۆ نمونە بە بیری بۆ نمونە حیزبە سیاسیەکەیەوە بۆ نمونە تەعامل لەگەڵ خەڵکی کوردستان بکات دوایین قسەی وەزیری دارایی کە لە فراکسیۆنی گۆڕانە لەسەر ناردنی 400 میلیارد دینارەکە چی دەڵێت ئەوەندەی کە ئێمە پرسیارمان کردووە دانیشتنەکە یا وەفدی مفاوەزاتی هەرێم لەگەڵ حکومەتی ناوەند ئەخیر وەفدی مفاوەزاتی هەرێم کە ڕۆشتون لەگەڵ حکومەتی ناوەند دانیشتون ینی دانیشتنێکی باش بووە و تا ڕادەیەکی زۆر سەرکەوتوو بووە حکومەتی ناوەند بەڵێنی ئەوەی داوە کە هەموو لە کاتی خۆی هەموو مانگێک 200 ملیارەکە بنێرێ ئەمانیش ئەنی پابند بن بە هەموو بابەتە داراییەکانەوە بە هەموو مۆزوع داراییەکانی بۆ نمونە هەرێمی کوردستان لەگەڵ حکومەتی ناوەندا منەوەندی کە پرسیارم کردووە لە جەنابی وەزیری دارایی ئەڵێ مفاوەزاتێکی باش بووە ڕێکەوتنێکی باش بووە ئومێدمان پێی هەیە بەڵامی تر خۆت ئەزانی ئێستا دۆخی عێراق بۆ نمونە تا ڕادەیە حکومەتی ناوەند بۆ نمونە ینی لە جموجوور و داوەزین و سەرکەوتن و ئەوە نایە ناکرێت گرێوی سیاسی لەسەر حکومەتی ناوەندی ناکرێت چونکە تا ڕادەیەک بۆ نمونە ئێستا تۆ سەریەوە مەکە لە حکم لە هەرێمی کوردستان جۆرێک لە ئیستقرار و ئەمان و ئاسایش و ئەوانە هەیە لە حکومەتی ناوەند ئەمە نییە لە حکومەتی ناوەند هێزە سیاسیەکان ئەوانەی هەتا هەندێک لە سەرکردە سیاسەکانی شیعەکە لە ماڵی خۆیان دانیشن تەحکومەکەن بۆ نمونە بە هەموو سیاسەتی عراقیشۆ لەبەرەوە ینی هین نییە تۆ ناتوانانی گرێوێ بکەیت لەسەرەوەی کە لە ساڵی تازە چۆنە بێ بەڵام ئەگەر باسی وەکی لە منە پرسی تەمە ناکەم ساڵی داهاتوو ساڵی 2023 ساڵێک بێ لە ڕاستیایی تر هەموو کێشە و گرفتەکانی ڕابردوو لە بیری خەڵکی کوردستان بچێت وەڵامی و پرسیارم هەر دەمێ بەڕوونی دەستکەوێت بابەتی نردنی ئەو 400 ملیارە وەزیری دارایی دوایین قسەی لەگەڵ ئێوە چی بۆ نمونە دوای ئەوەی کە حکومەتی عێراق بڕیاریدا 400 ملیارەکە بنێرێت دواتر پاشگەزبوونەوەیەک لەلایەن وەزیری داراییەوە بە واژۆنەکردنی ئەم ڕەپارەیە بڵاو کرایەوە لەدوای ئەمە هیچ لێدوانێکی تازەی وەزیری دارایی گەشتووە بە دەربارەی من ئەوەی کە بیستومە لە وەزیری دارایی بیستومە ئەڵێ ئەوان هەموو بەڵێنێکیان داوە بەڵام گرنگە ینی بەو مەرجە ئەوان 200 ملیارەکە ئەنێرن کە حکومەتی هەرێمی کوردستان پابند بێ بە هەموو بابەتە داراییەکانەوە بۆ نمونە لەگەڵ حکومەتی ناوەند تەنها ئەوە گرفتەکەیە تەن ئەوەیە ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان مولزەم بێت بە هەموو شایستە داراییەکانەوە بە هەموو گرفتەکانەوە بە هەموو ئەو بابەتانەی بۆ نمونە کە هەیە لە نێوان حکومەتی ناوەند و حکومەتی هەرێم و ئەوان بڕیارەندا ئەو بنێت سپاس بۆ بەڕێز شاخەوان ڕۆڤبەگ ئەندامی پەرلەمانی کوردستان سپاس بۆ ئامادەبوون دووبارە بەخێر بێت زۆر سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بینەرانی بەڕێز و خۆشەویست ساتەوەرێکی دیکە بەنامێکی دیکە هەر تەندروست باش